لەسەر دایک و باوک یەکەم جار منداڵەکانیان فێری زمانی کوردی بکەن لە بەرچی یەکەم جار دەنێرنە قوتابخانەکان فێری زمانی ئەڵمانی یاخود ئینگلیزی دەکەن بۆیە پێویست دەزانم منداڵەکانیان فێری زمانی کوردی بکەن بۆیە زمانی کوردی ئەگەر وابێت لە ناو دەچێتن. پێویستە لە سەری خۆمان و لە خوارخمان هەمومان پێکەوە هاوکاری یەکتر بین بۆ ئەوەی بتوانین ژیانێکی خۆش و ژیانێکی پڕشنگدار بۆ خۆمان و بۆ نەوەکانی داهاتوومان جێبەجێ بکەین. زۆرێک لە علم و زانیاریەکان پێویستە بە زمانی خۆمان بینوسینەوە و گرنگی بە زمانی خۆمان بدەین و هەروە شەریکات و کۆمپانیاکانی خۆمان گرنگی تەنیا بۆ نەدەن زمانی بیانی بزانی، چونکە ئێمە لە وڵاتی خۆمان ئەبێ زمانی سەرێکی خۆمان زمانی کوردی بێت. زمانی کوردی لەنەوە زمانی کومەڕۆ زمان دایک خۆ نەزانێت نەمڕۆ نەمڕۆوەیەکی تاوە هەر کەسێک و لە ئەو ژیانی داهەیە هەر مرۆ بە زمانی دایک خۆ دەنیاسی ئەوی هەر چەر پارچی کوردستانیدا هەر زمانی بیانی ئەوە نەلێتێ قسەکردن مثل لێرە باشووردا بەس عەرەبی ئینگلیزی نەبتنە ئەو کەس ناتوانێت تشتێکی بکەتەنە.